سڵاو ڕێز بووەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوەی عەزیزداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بایکۆتی مەراسمی حکوومەتی 22 بەهمەن لەلایەن خەڵکی کوردستان. سەپاندنی سزای زیندان بەسەر خاڵۆی ژینا ئەمینی لە سەقز. سۆنامی خۆکوژی تازەلاوان لە کوردستان و ئێران. گواستنەوەی 4 ڕۆژنامەوانی دەست بەسەرکراوە بۆ شوێنێکی نادیار. ڕادەستکردنی سەرچاوەی نەوتی و گازیەکانی دەریای خەزەر بە رووسیا. وەرگرتنی هێزەکانی هەشتی شەعبی لە زانکۆی پزیشکی شیراز و خۆپێشاندانی دژبەرانی شەڕ لە تێل‌ئاڤیڤی ئیسرائیل. درێژەی هەواڵەکان. بایکۆتی مەراسمی حکوومەتی 22 بەهمەن لەلایەن خەڵکی کوردستانەوە. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی یەکشەممە 22 ڕێبەندانی 1402 هەتاوی هاوکار لەگەڵ ساڕۆژی بەدەسەڵات گەیشتنی کۆماری پەت و سێدارە خەڵکی شۆڕژگێڕی کوردستان ڕێپێوانی 22 بەهمەنیان بایکۆت کرد. بە پێی ویدیوانەی بەدەستمان گەیشتووە خەڵکی شۆڕژگێڕ و ئازادیخوازی کوردستان وەکو شارەکانی دیکە ئێران مەراسمی حکوومەتی 22 بەهمەنیان بایکۆت کردووە. ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا بە تەبلیغکردن، بڵاوکردنەوەی خۆراک لە نێو خەڵکو و هەڕەشەکردن لە قوتابیان و کارمەندانی ئیدارات هەوڵیدا شانۆیەکی بەهێز لە خۆی نیشاندات، بەڵام هەوڵەکانی شکستیێنە. سەپاندنی سزای زیندان بەسەر خاڵۆی ژینا ئەمینی لە سەقز. سەفا ئێلی خاڵۆی هەمیشە زیندوو ژینا ئەمینی لەلایەن دەستگای قەزای کۆماری ئیسلامیەوە بە 5 ساڵ و 4 مانگ و 17 ڕۆژی زیندانی تەعزیری هەروەها کۆمەڵێک سزای تەکمیلی مەحکوم کرا. سەفا ئایلی تەمان 30 ساڵ لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی سەقز بە سەرۆکایەتی قازی جەواد مستەفایی بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی بە 3 ساڵ و 6 مانگ و 1 ڕۆژ زیندان، بە تۆمەتی تەبلیغ دژی نزام بە 7 مانگ و 16 ڕۆژ زیندان و بە تۆمەتی بێڕێزی بە خامنەی بە 15 مانگ و 1 ڕۆژ زیندانی تەعزیری سەرجەم 5 ساڵ و 4 مانگ و 17 ڕۆژ بەندکران مەحکوم کراوە. بە لە بەرچاوگرتنی ماوەی بەندکرانی سزای 3 ساڵ و 6 مانگ و 1 ڕۆژی بۆ جێبەجێ دەکرێت. هەروەها یەک لە سەرسێ حکومەکەی بۆ ماوەی 3 ساڵ تەعلیق دەکرێت، بەڵام بۆی نییە لەو ماوەیەدا لەگەڵ بنەماڵەی ژینا دیداری ببێت. هەر مانگە بێ خۆی بە ئیدارەی تلعات بناسێنێت و 3 دەوری پەروەردەی ڕەوشت و مەسەبی ببینێت. شایانی باسە کە سەفا ئێلیە بێ وەکو سزای تەکمیلی ژیان نامەیەکێک لە کوژراوانی ڕژیم لە شۆڕشی ژینا بنووسێت. ناوبراو ڕۆژی چواردەی خەرمانانی ئەم ساڵ دەست بەسەر و 25 ڕازبەری 1402 بە دانانی وەسیقەی 25 ملیارد تمەنی ئازاد کرا. سۆنامی خۆکوژی تازەلاوان لە کوردستان و ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا بەلانی کەم 7 تازەلاوی کچووکڕ لە شارەکانی کوردستان و ئێران لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتاییان بە ژیانیان هێناوە. بە پێی راپۆرتەکان ڕۆژی شەممە 21 ڕەبەندان کچێکی تازەلاوی خەڵکی سەردەشت بە ناوی ڕۆژان مۆعین لە ڕێگەی خواردنی دەرمانەوە کۆتایی بە ژیانی هێناوە. هەمان ڕۆژ لە شاری خۆڕەماوە کچێکی مێرمنداڵ بە ناوی پارمیدا بەهرامی بە هەڵدانی خۆی لەسەر بینایەکی پێنهۆمی کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. ڕۆژی دووشەممە 22 ڕێبەندان کچێکی تەمان 13 ساڵی خەڵکی سەقز بە ناوی هۆنیا بەهرامی لە ڕێگەی خۆڵواسینەوە کۆتایی بە ژیانی هێناوە. ڕۆژی هەینی 20 ڕێبەندان دوو مێرمنداڵی بەلوێز بە ناوەکانی سەجاد بەراهوی و سادق جامجەم لە ڕێگەی خواردنی حەبەوە خۆیان کوشتووە و لە شارستانەکانی دێدەشت و یاسوود دوو تازەلاو خۆیان هەڵواسیوە و ناسناوی یەکێکیان بریتە لە پارسا ناسراو بە سوهەیل فەڕۆخزاد. ناڕوونی چارەنووسی حسێن ئیبراهیمی بەندکراوی خەڵکی سەردەشت. حسێن ئیبراهیمی هاوڵاتی تەمەن 44 ساڵی خەڵکی سەردەشت و دانیشتووی مەهاباد پاردەست بەسەرکران لەلایەن هێزە ئەمنیەکانەوە چارەنووسی بە نادیاری ماوەتەوە. حسێن ئیبراهیمی ڕۆژی چوارشەممە 11 ڕێبەندانی ساڵی 1402 تاوی لە شاری مەهاباد لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕفێنرا. ناوبراو لە ماوەی بەندکراندا لە داسڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش و هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی لە بەردەستانیە. بەرزنرخاندنی یادی 4 بەندکراوی لە 3 دارەدراوی کورد لە ئاڵمان. ڕۆژی شەممە 21 ڕێبەندان ڕێوڕسمی ڕێزگرتن لە یادی محسین مەزلوم، محەممەد فەرامەرزی، وەفا ئازەربار و پژمان فاتەحی
بە بەشداری بنەماڵە چالاکوانی مافی مرۆڤ و لایەنە سیاسیەکان لە شاری کۆڵنی ئەڵمان بەڕێوەچوو. لەم ڕێوڕەسمەدا بەیان عەزیمی هاوسەری هاوڕێی گیانبەختکردوو و پژمان فاتحی و ماریا مەحموودی هاوسەری هاوڕێی گیانبەختکردوو و محەممەد فەرامەرزی وتارێکیان پێشکەش کرد و سپاس و پێزانینی خۆیان بۆ پاڵپشتی پشتیوانی ئازادی خوازان دەربڕی. ناڕەزایەتی خەڵکی بەلووز لە ئاز نەبوونی شیری وشکی منداڵان. ڕۆژی یەکشەمە 22 ڕێبەندان خەڵکی بەلووز لە شارستانی مێرسان لە ئاز نەبوونی شیری وشکی منداڵان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتی حاڵوەش بنەماڵێ و منداڵانەی پێویستیان بە شیری وشکەیە بە دوای خۆراکی منداڵەکانیان سەرگەردان و شیری وشک لە دەرمانەخانەکاندا دەست ناکەوێت. بە وتەی ناڕازیان شیری وشک لە ڕێگەی مافیەکانی سەربەسپای پاسدارانەوە تەنیا لە بازاڕی ڕەشدا دەست دەکەوێت و بنەماڵەکان توانایی ماڵیان نییە بە چەند هێندەی نرخەکەی بیکڕن. سەپاندنی سزای ئەدام بەسەر 4 بەندکراوی بەلووز لە زیندانی قزل حەسار. بە پێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلووز 4 بەندکراوی بەلووز بە ناوەکانی عەیدوو شەهبەخش، عەبدوڵغەنی شەهبەخش، عەبدوڕەحیم قەنبەرزەهی و سولەیمان شەهبەخش لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی بەغی و ئەندامەتی لە گروپە نەیارەکانی ڕژیم بە ئیعدام مەحکوم کراون. سولەیمان و ڕەحیم لە ساڵی 95 یاتاوی بە تۆمەتی کوشتنی حاج نەبی قەنبەرزەهی سەرۆکی بنکەی بەسیجی چارە زەرد و ئەندازیارێکی خەڵکی تاران دەست بەسەر کران. عەیدوو عەبدوڵغەنی شەهبەخش کە لە زینداندا بەندکرابوون ساڵی 95 ئازاد کران، بەڵام پاش چەند مانگ دووبارە دەست بەسەر بۆ زیندانی قزل حەساری کەرەج گوازراونەتەوە. ڕۆژی 15 ڕێبەندانی 1402 لقی 28 دادگای ئینقلابی تارانە و 4 شارۆمەندە بەلوچەی بە تۆمەتی بەغی و ئەندامەتی لە گروپە چەکدارە نەیارەکانی ڕژیم بە ئیعدام مەحکوم کرد. شانی باسە کە سولەیمان لە کاتی دەست بەسەرکراندا تەنیا 12 ساڵ تەمەنی بووە. گواستنەوەی 4 ڕۆژنامەوانی دەست بەسەرکراو بۆ شوێنێکی نادیار. مێرداد ئەسکەری، نیکان خەبازی، بێهزاد بەهمەنژاد و عەلی تەسنیمی لە ڕۆژنامەوانانی ڕۆژنامەی دوا ڕۆژی ئابووری ڕۆژی هەینی 20 ڕێبەندان لە شوێنی کارەکەیانەوە بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. ئەو 4 ڕۆژنامەوانە لە ڕۆژی دووشەمە 16 ڕێبەندانەوە لە ساختمانی تەحریریەی ڕۆژنامەی دوا ڕۆژی ئابووریدا زیندانی کراون. هەمان ڕۆژ بنەماڵێ و 4 ڕۆژنامەوانە لە بەردەم ساختمانی ڕۆژنامە کۆبوونەوە و خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی ئازیزانیان بوون، بەڵام هێزانیەکان ڕێگەیان نەدا چاویان بە یەککەوێت و ڕۆژی هەینی هەر چواریان بۆ شوێنێکی نادیار گوازراونەوە. ڕادەستکردنی سەرچاوە نەوتی و گازیەکانی دەریای خەزەر بە رووسیا. میدیای ئۆوێل پرێس لە راپۆرتێکدا ڕایگەیاند ئێران و رووسیا لەسەر سەرچاوە نەوتی و گازیەکانی دەریای خەزەر ڕێککەوتون و پەیماننامەی 20 ساڵیان واژوە کردووە. بە پێی راپۆرتە ساڵی 2019 دەوڵەتی رووسیا دەوری سەرەکی لە گۆڕانی دۆخی حقوقی حوزەی دەریای خەزەردا هەبووە و پشکی ئێران لە 50% بۆ 11% کەم کراوە. بە پێی بەراوردەکان شارستانی چالوس 124 میلیارد متری چوارگۆشە سەرچاوی گازی هەیە کە دەکاتە 1/4 سەرچاوە گازیەکانی پارسی جنوبی. سەرچاوە گازیەکانی پارسی جنوبی بە تەنیایی 40% کۆی گشتی سەرچاوەکانی گازی ئێران و 80% گازی بەرهەم هاتوو لە مەیدانە گازیەکانی ئێران پێک دێنێت. وەرگرتنی هێزەکانی هەژدی شەعبی لە زانکۆی پزیشکی شیراز. بە پێی راپۆرتەکان ڕێککەوتنامەی هاوکاری لە نێوان گروپی هەژدی شەعبی و زانکۆی پزیشکی نێودەوڵەتی شیراز واژۆ کراوە و بڕیارە ئەندامانی ئەو گروپە لە زانکۆی پزیشکی شیراز پەروەردە ببینن. هەژدی شەعبی دەعایەوەی کردووە کە بە پێی ئەمە یادداشتە زانکۆ شیراز ڕاهێنانی پزیشکی پێشکەش بە ئەندامەکانی ئەم گروپە دەکات. پێشتریش میدیاکانی ڕژیم باسییان لە وەرگرتنی ئەندامانی هەژدی شەعبی لە زانکۆی تاران کردبوو. کۆماری ئیسلامی بە وەرگرتنی ئەندامانی هەژدی شەعبی لە زانکۆکانی ئێران دەیەوێت زانکۆکان میلیتاریزە بکات و لەو هێزانەوەکو هێزی سەرکوت کاڵکوەر بگرێت. خۆپێشاندانی دژبەرانی شەڕ لە تەل‌ئاڤیڤی ئیسرائیل شەوی شەمە 21 ڕێبەندان هەزاران شارۆمەندی دژبەری شەڕ لە ئیسرائیل لە بەردەم خانووی ناتانیاهۆ کۆبوونەوە و خوازیاری ڕاگرتنی شەڕ و ئازادی دیلەکانی دەستی حەماس بوو. پاژەوەی گروپی حەماس ڕایگەیاند کە لە بردومانەکانی خان یونس 2 دیلی ئیسرائیلی کوژراون و 8 دیکەش بریندار بوون. بنەماڵی دیلەکان و دژبەرانی شەڕ لە شاری تەل‌ئاڤیڤ بە بەستنی ئۆتۆبانەکان خۆپێشاندانیان کرد و خوازیاری ڕاگرتنی دەستبەجێ شەڕ و ئازادی تەواوی بارمتەکانی دەستی حەماس بوو.
بە پێی ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوکراوەتەوە هێزەکانی پۆلیسی ئیسرائیل هێرشیان کردوتە سەر خۆپێشاندەران و تێکەڵچوون ڕوویدا. وا دوایین هەواڵمان سەبارەتە بە کوژرانی 9 شارۆمەندی پاکستانی دیکە لە خاکی ئێران. بەپێی راپۆرتی دەستگای هەواڵنێری ڕۆیتەرز ڕۆژی یەکشەمە 22 ڕێبەندان 9 شارۆمەندی پاکستانی لەلایەن چەکدارای نەناسراوە کوژران و 3 کەسی دیکەش بریندار کراون. پێشتر و لە هێرشێکی هاوشێوەدا 9 کرێکاری پاکستانی لە ناوچەی سیرکان لە نزیکی شارستانی سەراوان لەلایەن چەکداری نەناسراوە کوژرا بوو. سەفیری پاکستان لە ئێران وێڕای پژڕاستکردنەوەی و هەواڵا هێرشەکەی بە توندی شەرمەزار کرد و خوازیاری وەڵامدانەوەی بەرپرسانی کۆماری ئیسلامی بوو. جێگای ئاماژەیە کە چەند هەفتە لەوە بەر بەهۆی هێرشی موشەکی پاکستان بۆ دەوروبەری شاری سەراوان ژمارەیەک ژن و منداڵ گیانیان لەدەستە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەشکران هەر شاد و کامەران.